سڵاوتان لەبێت و لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. ماوەیەکە گرژی و ئاڵۆزیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە بە تایبەت لە ناوچەی بادینان ڕووی لە زیادبوون کردووە، هەم لەسەر ئاستی سیاسی هەم لەسەر ئاستی سەربازیش. ئەگەری پێکدادانی نێوان هێزی پێشمەرگە و گەریلەکانی پارتی کرێکەرانی کوردستان ئەگەرێکی بەهێزە. لەسەر ئاستی سیاسی هەم بەڵێکردن بۆ پرۆسەکە هەم نەخێر و ڕەتکردنەوەی پرۆسەکە هەیە. لەسەر ئاستی شەقام نەڕازایەتێکی جددی و تونند هەیە. دەگوترێت ئەگەری دروستبوونی شەڕی نێوان کورد و کورد ئەگەرێکی بەهێزە، چۆن دەکرێت ئەگەری ڕوودانی شەڕ لە نێوان گەریلا و پێشمەرگە کەم بکرێتەوە. هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان چی دەبێت؟ ئەمانە و چەند پرسیارێکی تر لەبارەی گرژەکانی نێوان پارتی و پەکەکەوە لەگەڵ میوانەکەم بەڕێز ئارێس عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمانیت. کاک ئارێس، ئەم کاتت باش. دەمەوێت سەرنجی تۆ لەبارەی دۆخی سیاسی و سەربازی لە هەرێمی کوردستان بزانم بە دیاریکراوی لە ناوچەی بادینان ئەو گرژەی کە لە نێوان هێزی پێشمەرگە و گەریلەکانی پەکەکە هەیە. زۆر سپاس. ئەو گرژە هەیە هەموو لە یەکمان هەستی پێ دەکەین و تا دێ تونتریش دەبێ. من هیوادارم شەڕ ڕوونەدا، بەڵام بەڕاستی لەسەر لێواری شەڕێکی زۆر مەترسیدار داین. هاتنە پێشەوەی سوپای تورکیا لەلایەک و کۆکردنەوەی هێز لەلایەن حکوومەتی هەرێم و بەردەوامبوونی پەکەکە لە بەرگریکردن ناوچەکەیانی خۆیان، هەموو ئەوانە ئاماژەی ئەوەن کە شەڕ ڕۆ بدا. هەرچەندە هێشتا ئومێد ماوە کە ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە، بەڵام زیاتر بەڕاستی ئەگەری شەر زیاترە لە نێوان هێزەکانی پارتی و پەکەکە. باشە، دەگوترێت بڕیار لەسەر شەڕەکە دراوە، تەنیا لەسەر کاتی دەستپێکردنەکەی ماوەتەوە. تا چەند زانیاریت هەیە لە ئەگەری دروستبوونی شەڕەکەدا چۆن دەتوانرێت ڕێگری لێ بکرێت، یاخود لە ئەگەری دروستبوونیدا چۆن دەتوانرێت نەهێڵدرێت ماوەیەکی درێژە بکێشێت؟ لە ڕاستیدا من نەمزانیوە بڕیاری لێدرابێ، بەڵام ئامادەکاریەکان کراون بۆ شەڕ. پەکەکە لە شوێنەکانی خۆیان واتە لە ناوچەی بادینان لە سەنگەرەکانی خۆیان چۆلیان نەکردووە و پارتیش هێزەکانی خۆی جوولە پێکردووە و گەمارۆی هێزەکانی داوە لە لای دواوە و لە باشووریشەوە و تورکیاش تا دێ بردومانەکانی زیاتر دەبن. ئەو هێزانە هێزی پارتی یاخود هێزەکانی پێشمەرگەن لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان؟ نەخێر، هێزی پارتین. هێزی پارتیش بەشێکە لە هێزەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕیارێکی نییە و هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت، وەکو ئەو لایەنەی کە پێکەنەری حکوومەتن بەشدار نینە لەو بڕیارەی کە پێشە بدرێ. باشە، کەواتە لە ئەگەری ڕوودانی شەڕەکەدا کێ زیاندمەندی یەکەم دەبێت بە تایبەت لە هەرێمی کوردستان لە کاتێکدا کە سوپای تورکیا هاتووەتە ناوەوە بە قوڵایی زیاتر لە 40 کیلۆمەتر لە هەرێمی کوردستاندایە؟ شەڕێک لە نێوان کورد و کورد بێت، زیاندمەندی یەکەم کێ دەبێت و سوودمەندی کێ دەبێت؟ لە ڕاستیدا خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و خەڵکی بادینانیش بە تایبەتی و حکوومەتی هەرێم بە گشتی بە هەموو پێکاتەکانیەوە هەمومان زەرمەند دەبین و بێگومان ئەو لایەنانی شەڕشەکەن زەرمەند دەبن، بەڵام زۆرترین قوربانی کە ئەدرێ تا ئێستا لەو شەڕی کە لە نێوان تورکیا و پەکەکە هەیە، خەڵکی مەدەنی، خەڵکی سڤیلی گوندنشینەکانی بادینان زەرمەند بوون. شەڕێکی واشە بێ ڕۆلەکانی ئەو میلەتێن ینی بە کوشتەچن و دژمنایەتیەک دروستە بێ، ڕەنگە دەیان ساڵ خوێنی وشک نەبێتەوە. بە هیوادارین ئەو شەڕە هەڵنەگیرسێت، چونکە شەڕێکی ئاسایی نییە. ئەو شەڕە ئەگەر هەلگیرسێت تەنیا لە بەرژەوەندی دژمنانی
کوردستانە لە بەرژەوەندی دوژبنانی حکوومەت و قوارەی هەرێمی کوردستانە، یعنی ئەگەر هاتو حاڵەتێکی واشە ڕووبدا بێگومان توانە مادی و معنەویەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خەرج دەکرێن لە بەرژەوەندی خەڵک نییە. خەڵکی ڕۆڵەکانی ئەو گەلە ئەو میلەتە شەهید دەبن لە هەردوو لاوە، ینی لەبەرەوە بەڕاستی قرسە. وەکو پێکهێنەرێکی سەرەکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە لەسەر ئاستی بەشێک لە سەرکردەکانی ناویەکێتی هەڵوێست دیارە لە دژی دروستبوونی شەڕی ناوخۆ و شەڕی کورد بە کوردن، بەڵام بە فەرمی دەمەوێت بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی چۆنە و تا چەند هەڵوێستی یەکێتیتان گەیاندووەتە حکوومەت و لایەنی پەیوەندیدار؟ یەکێتی دژی ئاگیرسانی شەڕە لە نێوان پارتی و پەکەکە، و من پێم وایە ئێمە ڕۆلێکمان ئەبێ ڕۆلێک بجێڕین لەو نێوەدا بە دوای ڕێگە چارەیەک بدۆزینەوە، بەڵام ئەوە مەرجە بەوەی کە هەم پەکەکە و هەم پارتیش گوێڕایەل بن، واتە گوێ لە یەکێتی بگرن یانیەکەم. بێگومان هەوڵ درراوە، بێگومان هەوڵمانداوە لە هەوڵدانیش بەردەوام دەبین، بەڵام دژی شەڕەکە ئەبین و شەڕەکەمان پێم ماڵ وێرانی و کاولکاریەکی گەورەیە، بۆیە بە هیچ شێوەیەکێچێتی ناچێتە ناو ئەو شەڕە لەژێر ناونیشانی یەکێتی بێ یاخود لەژێر ناونیشانی حکوومەت. باشە، واتە خوا نەخواستە لە ئەگەری ڕاگەیاندنی شەڕ بەرامبەر بە پەکەکە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە فەرمی، ئێوە بە فەرمی و بە ڕەسمی هەڵوێستی خۆتان بەڕوونی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕوو نەکەنەوە؟ ئەو هەڵوێستمانە دژی شەڕێن، داوا لە هەردوو لا دەکەین کە بیردان بە خۆیان دابگرن و بیر لە ڕێگە چارەیەکی تر بکەنەوە بۆ هەڵنەگیرسانی شەڕ، و ئەگەر شەڕیش نەخواستە هەڵگیرسا ئەو کاتە هەڵوێستمان بە جۆرێکی تر دەبێ. باشە، خراپی پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکان کە لە چەند مانگی ڕابردووە لە ئاستێکی خراپدا بوو، تا چەند ڕێگە خۆشکەر بوو یاخود ڕێگە خۆشکەر دەبێت لە هەڵگیرساندنی شەڕێکی لەو جۆرە؟ بێگومان ئەگەر لایەنە سیاسەکان پەیوەندیەکانیان باش بن، بە تایبەت لەسەر مەسەلە نیشتیمانیەکان، باشتر جێل یەکتری دەگرین، باشتر کار یەکتری دەکەین، باشتر دەتوانین بێکەوە بڕیار بدەین. بەڵام ئەوەی دیارە هیچ هێزێک نییە ئێستا لەگەڵ شەڕ بێ، تەنیا پەکەکە و پارتین کە هەرێک بە پاساوێک، ینی بێگومان ئامادەی هەیە بۆ شەڕ، ناڵێم بڕیاریان داوە شەڕکەم، بەس ئامادەیانێ هەردوو لە دیسانیش کات ماوە بۆ ئەوەی ئەو مەسەلەیە ئەو بابەتە بابەتێکی نیشتیمانیە و هیواداری لەسەر ئاستی هەرێم، واتە حکوومەت و سەرۆکایەتی هەرێم، لەسەر ئاستی پەرلەمان، لەسەر ئاستی لایەنە سیاسەکان ئەو بابەتە گفتوگۆی لەسەر بکرێ، بەو ئومێدەی کە بتوانین ڕێگە چارەیەک بدۆزینەوە. مادام هێشتا شەڕەکە ڕووی نەداوە، چۆن دەتوانرێت ڕێگری بکرێت لە دروستبوونی شەڕەکە؟ ئیتر ڕێگە زۆرە، بەڵام کە ڕووی نەداوە ئەبێ جاری پێشی هەموو شتێک هەم پارتی و هەم پەکەکە دان بە خۆیان دابگرن، پشویان درێژ بێ، جێ لە لایەنەکان بگرن ئەو لایەنانەی کە لەگەڵ شەڕ نین، و ئەبێ جێ بەو فشاران نەدەن کە ئەخێتە سەریان بۆ هەڵگیرساندنی شەڕیا بۆ خۆشکردنی ئاگرەکە. زۆر باش. هێز و لایەنە نێودەوڵەتیەکان تا چەند دەتوانن ببنە ژمارەیەکی قورس لە هاوکێشەکەدا؟ ناتوانن هێز و لایەن نێودەوڵەتیەکان ئەو وڵاتانەی کە کاریگەریان لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان هەیە، بەداخەوە پەکەکە بە هێزێکی تیرۆریست لە قەڵەم دەدەن، بۆیان نانوێ مامەڵەی لەگەڵ بکەن. ئەوە لەلایەک. لەلایەکی تر هەم دەوڵەتی تورکیا لەسەر ئاستی دیبلۆماسی و پەیوەندی سیاسەکانی خۆی کاری زۆر کردووە، واتە زەمینە سازی کردووە، و هەم لە ئاستی حکوومەتی هەرێمیش ڕەنگە تەقسیر نەکرابێ لەوەی کە ئۆباڵی ئەو شەڕێکی ئێستا لە بادینان هەیە بخرێتە ئەسلۆی پەکەکە، یعنی ئەو ڕاستیەکە بێ دانی پێدا بنین. باشە، لە کاتێکا کە تۆ گومانت هەیە یاخود دڵی ڕەنگە لەسەر ئاستی حکوومەتی هەرێمیش تەقسیر نەکرابێت لە خستنە ئۆباڵی شەڕەکە بۆ پەکەکە، کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە لە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانن
وەکو پێگەێنەرێکی حکوومەت لە ئەگەرێکی لەو جۆرەیە کە تۆ باسیەکەی ڕێگر بنەوە؟ ئەزانی من پێم وایە دەوڵەتی تورکیا پەکەکەی کردوتە پاسا و کردوتە بیانوو بۆی بەشێک لە خاچی هەرێمی کوردستان داگیر بکە، کردوێتە پاسا و بۆ ئەوەی توانە مادی و معنەویەکانی حکوومەتی هەرێم لەبار بەرێ، کردوێتە پاسا بۆی باری حکوومەتی هەرێم گرانتر بکە بەوەی کە لە زێر سێبەری ئەو شەڕەدا خەڵکێکی زۆر ئاوارە دەبن کە ئەوانە هەموو ئەرچیانەکەوێتە سەر حکوومەت و بۆ دوا ڕۆژیش پلانی هەیە دەوڵەتی تورکیا کە دەمێنێتەوە بۆی فشاری زیاتر بخاتە سەر حکوومەتی هەرێم کە لە ژێر سای ئەو یا لانی کەم لە خۆی لە بەرژەوەندەکانی ئەو نەتزێتەوە. ئەوە ڕاستیە ئەبێ بیزانین ئایا یەکێتی و گۆڕان ئەوانە چی دەکەن. من باز دەکەم هەموو لایەنەکان دژی شەڕن، بەڵام ئێستا کێشەکەوێ لای پارتی پەکێکە هۆکارە بۆ ئەو شەڕە و ئەجینا خۆ باش دەزانێت دەوڵەتی تورکیاش داگیر کەرە واتە بیانوەکە پەکەکە داوێتی. ئایا چۆن ئێمە بتوانین قەناعەتی پارتی بێنین کە ئەگەر پەکەکەش نەبوایە تورکیا هەرا هات ئەوەتە خۆت پەکەکە لە دەشتی نەیناوە نییە گەورەترین کامپی لە باشیقە هەیە، ئەوتە لە ڕۆژ ئاوە چەند شارێکی کوردستانی ڕۆژ ئاوای داگیر کردوون، ئەوتە لە لیبیایە، ئەوتە لە زۆر شوێنی ترە. منیش ئەڵێم ڕاستە مەیدانی خەباتی پەکەکە لە باکوورە و پێویستە ئەوان لەوێ بەرخۆدان بکەن، خەبات بکەن، قوربانی بدەن. بەڵام ئێستا لێرە هەن چۆن چارەسەرێک بدۆزینەوە بۆ ئەو کوردستان وایە ئەگەر پارتی کرێکارانی کوردستانیش لە باشووری کوردستان نەبوایە تورکیا هەر ئەو پێشڕەویەی دەکرد. من وەکو چاودێرێکی سیاسی قسە ئەکەم، وەکو یەکێتی قسە ناکەم، وەکو خۆم قسە ئەکەم بە دڵنیاییەوە ئامانجەکانی تورکیا لە داگیرکردنی بەشێک لە خاچی کوردستان بۆ بە دووسێ مەبەستێتی یا بۆ دووسێ ئامانجێتی. یەک بۆ ئەوی حکوومەتی هەرێمی کوردستان ئینجا لەژێر دەسەڵاتی پارتیە یەکێتیە گۆڕانی هەرلایەنەکە قەت حەز ناکە بە قووەت و بەهێز بێ، بۆی هەمیشە بەهێزی بینێتەوە ئابلۆقە بدرێ. خاڵی یەکەمی. خاڵی دووەمی دەمێکە تورکیا لە سەرزاری ئەردۆغان باسی ئەوە دەکەن کە ڕێککەوتنامەی لۆزان لە ساڵی 2023 کۆتایی دێ، بۆیە بەپێی دوای 100 ساڵ ئەو بۆی هەیە ئەو خاکە بجێڕێتەوە کە بەهۆی ڕێککەوتنامەی لۆزان لە دەستی داوە. ئەو خاکەش بێگومان وڵایەتی کۆنی مووسڵە. هەرچەند ڕۆژێک پێش ئێستا ئەردۆغان باسی لەوە کرد کە ئێرە خاچی خۆیەتی و لەوەش سیرتر ئەڵێ ئێمە سوپای خۆمان ناردووە بۆ ئەوەی بەرگری لە تورکمانەکان بکە، ئەوە لەکوێ غەدر لە تورکمانێک بکرێت سوپا مداخەلە دەکا. من نازانم تورکمان لە بادینان، تورکمان لە مێرگەسۆر، تورکمان لە ڕۆژ ئاوا لەکوێ هەن. یعنی تورکیا لە بێگومان لە ئامانجی هەیە، استراتیژەتی خۆی داڕشتووە، بەڵام پەکەکەش بۆتە پاساوێک بوونی پاکا و پەکەکە لەوێ و ئەو توانیویەتی لەسەر ئاستی نێوخۆیی و لەسەر ئاستی دەرەوەش ئەو پاساوە بێنێتە پێشەوە و کاری لەسەر بکە. زۆر باشە. ئێستا لە باشووری کوردستان ناڕازایەتێکی جدی لەسەر ئاستی شەقام هەیە بۆ لە ئەگەری دروستبوونی شەڕی ناوخۆدا. چۆن دەتوانرێت ئەم ناڕازایەتیە ئەم دەنگە لە پاڵ فشارە سیاسیەکاندا بکرێتە فشارێکی مەدەنی بەهێز و تەوزیف بکرێت بە ئاراستەیەکە کاریگەری هەبێت بۆ ڕێگریکردن لە شەڕ؟ من بڕواناکەم هیچ هاوڵاتیەکی کوردستان هەبێ حەزی لە شەڕ بێ. لە هەموو شوێنەکان بێگومان هەموو نیگەرانن لەوەی کار ڕوودەدا، هەموو خەڵک نیگەرانە و پێویستە لایەنە پەیوەندیدارەکانیش ئەو نیگەرانی و ناڕزایەتی خەڵک تێبگەن و هیوادارم تێبگەن، دڵنیاشم تێدەگەن، چونکە بە هەلگیرسانی شەڕ لە نێوان پەکێکە و پارتی کێشەکە کۆتایی نایە. من ئەگەر ئەڵێم ئەگەر هاتوو شەڕ هەلگیرسا ئایا تورکیا ئامادەیە ئەو شوێنانی کە داگیری کردوون بکشێتەوە؟ بێگومان نا. ئایا ئەگەر شەڕ هەلگیرسا تورکیا ئامادەیە بچێتەوە ئەو دی و سنووری خۆی؟ ئەزانی برای خۆشەویستم،
تورکیا ئێستا ئیمکانیەتێکی سەربازی دارایی سیاسی زۆر خەرجەکە لەم دیوە لە دیوی ئێمە من پێم وایە ئەو نیوەی ئەو ئیمکانیەتە سەربازی و دارایانەی کە خەرجێکە ئەگەر لە دیوی خۆی خەرجی بکە نەک گەریلا ناتوانن بپەڕنەوە لێی بەڵکو مێشش ناتوانن لێی دەرباز بن واتە مێشێک ناتوانێت لێی دەرباز بێ ئەو تورکیا باش دەزانێت ئەردۆغان باش دەزانێت و دەتوانێت کە سنوورەکانی خۆی کۆنتترۆل بکە بەس ئەو مەبەستی کۆنتترۆلکردنی سنوور نییە مەبەستی هاتنە بۆ ئێرە بۆیە لایەنە سیاسەکانی کوردستان هەموو لایەکمان ئەبێ ئەو ڕاستیە بزانین و ئەبێ مەترسیەکانی داگیرکاریەکەی تورکیا لە بەرچاو بگرین پەکەکە حەقیان حەق نییە باسی ئەوە نییە لەو مەسەلەیە پارتی حەقتریان پەکەکە حەقترە لەوە من باسی ئەوە ناکەم ئەبێ مەترسیەکانی هاتنی سوپای تورکیا دوا ڕۆژی گەلی کوردستان لە بەرچاو بگرین اینجا وەکو باسم کرد هێشتا دەرفەتیش ماوە بەڕاستیش پێویستە پەکەکەش ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە پارتیش ڕەچاوی ئەو ناڕەزایەتی و نیگەرانیەی شەقام و واروها ئەو هەڵومەرجێک کە پاکەشکەی تێیکەوتووە ئێستا یعنی هەیە تازە لەوێ هەیە ئەبێ ڕەچاوی ئەو بکە بۆی بتوانین ڕێگە چارەیەک بدۆزینەوە. ڕێز ئارەس عەبدوڵڵا چاودێری سیاسی و هاوکات ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت بینەرانی بەڕێز ئێوە ئەرشاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێت.